بەناوی خوای گەورە و میهرەبان ئاشتی پەروەردگارتان لێبێ ئەزیزان و خۆشەویستانم. خۆشەویستان، ئیمڕۆ باسی یەکێکە لە خزمەتگوزاریانەی کە لە بۆ زمانی کوردی کاری لەسەرەکرێ و ئینشاءالله لە ماوەیەکی کەم بەردەستە بێ. ئەویش خزمەتگوزاری گۆڕینی ئاخاوتن بۆ دەق واتە سپیچ ریکۆگنیشن بۆ زمانی کوردی سۆرانی. ئەوەی کە کاری لەسەرەکە شەریکێکی گەورەی وەکو مۆزیلایە بۆ یەکەمین جار کار لەسەر زمانی کوردیەکە کە سپیچ ریکۆگنیشن یان کۆنڤەرتی سپیچ تو تێکس گۆڕینی ئاخاوتن بۆ دەقی نووسین تایب مێژوەکەی گەڕێتەوە پێش 7 ساڵ پێش ئێستا کە کاری لەسەر کراوە، توێژینەوەی لەسەر کراوە بۆ زمانە جیاوازەکان سەبرسەبرە پەرەی پێدراوە، بەڵام بەداخەوە ئەمە سەدەی 21 ئەمە ساڵی 2021 تاوەکو ئێستانێکە هیچ ئەپلیکیشنێک هیچ مۆدلێک هیچ سیستەمێکمان نییە بۆ سپیچ ریکۆگنیشنی کوردی، بەڵام خۆشبەختانە الحەمدولله ئێستا شەریکێکی گەورەی وەکو مۆزیلا کاری لەسەرەکە. بە کوردی بزانین سپیچ ریکۆگنیشن چی؟ ئەگەر سەیرێکی سپیچ تێکستەری سپیچ تێکستەری گۆگڵ بکەین، ئەمە بکەینەوە، ئەگە سیرکەین لە بۆ هەموو زمانەکان لێرە لیستی هەموو زمانەکان بەردەستە، تەنها زمانی کوردی نەبی و زمانی عەرەبی بە هەموو لەهجەکانیەوە، بۆ نەمە عەرەبی عێراقی، ئەمڕۆی عەرەبی ئیسرائیلی و ئوردنی و کوێتی و لوبنانی و تا کۆتایی. ئێمە ئەگەر عەرەبی عێراقی لێ بدەین، ئەگەر سیرکەین کلیک لەسەر ئەم مایکە بکەین، من قسە بکەم، قسەکانی من ئۆتۆماتیکی لێرە ئەبێتە نووسین. بسم الله الرحمن الرحيم. كيف حالكم؟ زينين إن شاء الله. السلام عليكم ورحمة الله. بسم الله الرحمن الرحيم. قل هو الله أحد الله الصمد لم يلد ولم يولد ولم يكن له كفوا أحد صدق الله العظيم. اللهم صل على سيدنا محمد وعلى آل سيدنا محمد. ئەگە سیرکەین من قسەکان ڕاستەخۆ چەند بەخێرایی هەرچی قسەم کرد لێرە دقیقاً 100% هەمووی لە بۆ کردمە عربی، دواتر دەتوانم لێرە بە شێوەی وۆرد دای بەزێنم و لێرە توانم ئەم نووسینە کۆپی بکەم بی بەمە شوێنێکی ترەوە لێرە توانم خۆم نەسخی بکەم. ئەمە لە بۆ زمانی عربی، بەڵام بەداخەوە بۆ زمانی کوردی شتێکی وامان بەردەستنێ کە تۆ قسە بکەی ڕاستەخۆ ببێتە نووسین. خۆشبەختانە ئێستا شەریکێکی وەکو وەکو مۆزیلا کە خاوەنی کۆمان ڤۆیسی داتا سێتی یان کۆرپسی زمانەوانیە کە یانەوە ئیش لەسەر زمان بکەن، لێرە زمانی کوردی ناوەندی هەڵبژێرین. لێرە پێویستە هەمومان یارمەتی ئەم کۆمپانیە گەورە بدەین بۆ ئەوەی کە بە زووترین کات زمانی کوردیش بێتە یەکێک لەو زمانانەی کە بتوانین وەکو ئەم ئەپلیکیشنە لێرە کە قسە بکەین ڕاستەخۆ ببێتە نووسین ئەم ئینجینێک بەدەست بێت کە لە بۆ زمانی کوردی. ئەگەر سێری ئەوە بکەین تا ئێستانێکە چەند داتا کۆکراوەتەوە، ئەگەر کوردی ناوەندی لێرە هەڵبژێرین، ئەمە کوردی ناوەندی هەڵبژێرین تا ئێستا 32 سعات کۆکراوەتەوە، لە کۆی 32 سعاتە 29 سعاتی سەلمێنراوە. ئێمە چۆن بتوانین یارمەتی کۆمان ڤۆیس بدەین کە بۆ ئەوەی کە بە ماوەیەکی زۆر کەم زمانی کوردیش بێتە بەرهەم، پێویستە کلیک لەسەر ئەمە بکەین، قسە بکە. لێرە لە بەشی قسە بکە لێرە بەشی کۆکردنەوەی داتایە، ئێمە ئەم ڕستانە ئەداتە ئێمەش ڕستەکان ئەخوێنینەوە. لێرانە بۆ ئەوەی کە ئەم ڕستانە 5 ڕستەمانەداتەیە بۆ ئەوەی ڕیکۆردی بکەین کە ئەمەشە بێتە کۆرپسێکی زمانەوانی زمانی کوردی کۆ ئەکرێتەوە بۆ ئەوەی کە مۆدێڵەکەی پێ دروست بکرێت. لێرە ئەگەر من ئەم ڕستانە بخوێن وەکلی لەسەر ئەم مایکە ئەەکەم، دوو کارمامز، دواتر ماوسەکەی خۆمە دەگرم، دواتر دەچێتە ڕستەی دووەم، لەوەتەی بڵاوبوونەوەی پەتاکە کەس حەز بە جرج ناکات، تیرەی نزیکەی یەکەم 780 مەترە، لە مێژە نەگریاوم. من 5 ڕستەم تۆمار کردن، دواتر ئەتوانم ڕستەکان پلەی بکەم، دووبە لێ بدەم بزانم گوێ بگرم، دواتر ئەگەر هەر ڕستێک بە هەڵە خوێن بتوانم ئەمە لێ بدەم، ئەم سەحمە خڕا کە لوپێکە جارێکی تر ڕستەکە تۆمارەکەم وەگەر هاتوو نۆیز هەبوو خشەخشە بوو ژاوەژاو هەبوو یان ڕستەکەم بە هەڵە خوێنەوە. دواتر ئەگەر دڵنیا بووم هەر 5 ڕستەکەم بە تەواوی خوێندێتەوە، کلیک لەسەر ناردن ئەەکەم، تۆ یارمەتی دەنگی گشتی داوە بگات بە سەتایەک، دوات چەند ڕستەی زیاتر بخوێنیتەوە، زیاتر یارمەتی
پرۆژەکە ئەدەی کە بۆی بە زووترین کات بێتە بەرەم دووەم کار کە پێی ئێمە بیکەین یارمەتی پرۆژەکە بدەین ئەویش ئەوەیە کە دەنگەکان بسەلمێنین کەسێک هاتووە ڕستەکانی خوێندوتەوە وەڕستە بە نووسینیش لێرە هەمان ئێمە ئەم نووسینە لەگەڵ ئەم دەنگە بەراورد دەکەین ئەگەر وەکو یەک بوو بەڵێ ئەەکەین ئەگەر وەکو یەک نەبوو هەڵە بوو یان شەخشی زۆر بوو ژاوەژاوی زۆر بوو کلیک لەسەر نەخێرەکە ئەگەر پێ بگرین لە ڕستەیە وامزانی دەرباز دوژمنتانە وامزانی دەرباز دوژمنتانە ئەوە ڕستەکەی بە تەواوی خوێندوتەوە کلیک لەسەر بەڵێ ئەەکەم وامزانی دەرباز دوژمنتانە کلیک لەسەر بەڵێ ئەەکەم دێتە سەر ڕستەی دووەم کە ئەندازەکەی کەمترە لە 2 مەتر سێجە ئەوەش تەواو خوێندراوەتەوە کلیک لەسەر بەڵێ ئەەکەم ئارە حەزی لە تێنسە بەڵام چیمەنە دقیقەن ئەو ڕستەش تەواو خوێندراوەتەوە کە لە زۆرێک لە میدیاکان بڵاو بووەتەوە. هەوڵ دەدەم نیگەران نەبم. ئێستا من 5 ڕستەم خوێندەوە 5 ڕستەشم سەلماندن واتە 10 ڕستە ئەگەر ڕۆژانە ئێمە 10 دقەیەک کاتی خۆمان لەسەر ئەمەدا بنەین ئەتوانین خزمەتێکی زۆر گەورەی زمانەوانی کوردی بکەین کە بەڕاستی ئەم پرۆژێش مۆزیلایە ئۆپن سۆرسە هەموو کەس دەتوانێت سوود لێ ببینێ و دواتر دەتوانین داتاکان کە هەمانە بۆ نمونە هەر زمانێک ویست ئەو داتای کە کۆکراوەتەوە توانین داوڵۆندی بکەین بۆ توێژینەوەش ئیسیفادەی سوودی لێ ببینی کامەش ئەبێتە یەکەمین کۆرپس کە کۆمپانیایەکی گەورەی وەکو مۆزیلا پاڵپشتێ بێ پێشتریش ئێمە ئەزانین کە کۆرپسی ترمانێ وەکو کۆرپسی ئاسوسۆفت کە شەریکی ئاسوسۆفت بەرهەمی هێناوە کە ئەمیش کۆرپسێکی 47 سعاتیە بەڵام ئەمەی کە لێرە ئەمانە وەکو مۆزیلا کە پاڵپشتی کرۆ وەکو شەریکەیەکی جیهانی ئەمە یەکەم کارە بێ لە بۆ زمانی کوردی هیوادارم هەمووتان یارمەتی زمانی کوردی بدەن ئەم لینکە لە دیسکریپشنی یوتیوبەکەمدا ئەنێن ئینشاءڵڵا زمانی کوردیش ئەبێتە یەکێک لە زمانە ستانداردەکانی جیهان بۆ سپیچ ریکۆگنیشن. ئەم ڤیدیۆ دێمە کۆتای تا ڤیدیۆی تر بەخواتان ئەسپێرم هەر شاد و بەختەوەر بن.